دەستگای خێرخوازی بەخشین لە چوارچێوەی چالاکیەکانیدا و بەهۆی هاتنی وەرزی سەرماوسۆڵە لە قەزای ڕەواندوز 15 ملیۆن و 400 هەزار دیناری بۆ کڕینی نەوت بەسەر 77 خێزانی کەم دەرامەت دابەش کرد کە هەر خێزانەی بڕی 200 هەزار دیناری بەرکەوت. بە ناوی دەستگای بەخشین ڕەواندز هەستاین بە دابەشکردنی هەندێک یان بڕێک پارە لە وەرزی سەرماوسۆڵ کەم دەرامەت قەیران نەبوونی مووچە و دار و نەوت و کەناوسەکان زۆر سادە بەسپاس بۆخوا تا ئێستا بەو شێوەی سەرمادانە هاتیە کابرایەکی موسڵمانی بەخشندە خێرومەند 77 ناوی داینێ بە بڕی هەریەکی 200 هەزار دینار کە بیاندن ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەت و نەبووە. ئەمەش هەر لە وەرزی سەرماوسۆڵان خەڵک نەوتی پێ ناکردن نەوت بەرمیلی بە 170 هەزار دیناریە و ژینگەش لێ ناگەڕێت داروباری ببڕن و دار و شتەکە لە شاخەکان هەیە هەم شتێکی جوانە بەس مادەم جوانەکەی با نەفتی بداتە خەڵکی و نێشت ناشداتێ و نەوتیش لە بازاڕی گرانە. ئەمە هەستاین بە دابشکردنی ئەو بڕەپارەیە بۆ ئەوەی کەمەک لە ئێش و ژان و معاناتیان کەم بکاتەوە. ئەم هاوکاریانەی دەستگای خێرخوازی بەخشین بۆ خەڵکی کەم دەرامەتی ڕەواندوز مای دڵخۆشی هاوڵاتیان بوو. سوپاسی ئەو بەسەرکردنەوەیان کرد کە بەخشین هەمیشە لانەی هەژاران بووە. دەستان خۆش بێ بەڕاستی ڕێکخراوەکان بە تایبەتی ڕێکخراوی بەخشین یەکە لەو ڕێکخراوانەی کە بەردەوام هاوکاری چینی هەژارێکە ئەو چینی کە پشت بێ خراوە لەلایەن حکوومەتەوە بە زۆرێک ئاوڕێ نەداتەوە. دیانەکردنەوەی چینەکان لەلایەن حکوومەتەوە چینی دەوڵەمەند و چینی هەژار ئەو یەکە لە چێشە و گرفتەکانی حکوومەتە کە بەڕاستی چارەسەری بوو نەدۆزرێتەوە. ڕێکخراوەکان ئەم بۆشایان پڕ کردوێتەوە. ڕێکخراوی بەخشینیشی کە لەوانەی کە بەردەوام هاوکاریکە من یەکێکم لەوانەی کە بەردەوام سودمەند بوومە لە هاوکاریەکانی ئەم ڕێکخراوە. لە وەرزی زستانیش بۆ نمونە ئێستا شوێنێکی وەکو ڕەواندز جوغرافیایشی سەخت و شاخاوی ناتوانی بە بەرمیلێک نەوت ئەم زستانە بەڕێ بکە. ڕاستی شتێکی تریش بار قورسایی خستەوتە سەرشانی پێوەری زیرەکی کارەبا کە پێشتر خەڵکی هەژار سودمەند ئەبوو لە ئامێرە کارەباییەکان ئێستا ناتوانێت ئەمەش بەکاربێنێ بۆیە هەموو جەختێکی لەسەر نەوتە نەوتیش ناکردرێ بە چینی هەژار ناکردرێ. بۆیە ئێمە وەکو چینی هەژار چینی کەم دەرامەتەکان بەڕاستی سوپاسگوزاری ئەم ڕێکخراوەین دەستیان خۆش بێ سەرکەوتوون. والله زۆر پێویستە بەڕاستی لەبەرەوەی خەڵک فەقیرە کەسابەت نییە معاش بەدوو مانگە جارێکی معاشێنە خەڵکی دووەمیش ئەو خەڵکە مەسەلەن هەمووی بێ کەسابەتە مەبرێ مەدرسێ وشی حکوومەت حسابی فەقیر فەقەرانی ناکە هەر لۆ دەرۆمە دەکەێتەکە هەر ئەوەی بازرگانەکان دەکە زۆر پێویستە یعنی بەڕاستی جێی شانازیە لەسەر لیان بە زیادی بیاڕبی خوا لە دەستا کەم نەکە ینی بەڕاستی لایەشی حکوومەتیان لەو عالەمێ ئەوە کردیە زەربەست کردیە. هاوڵاتیان بەهۆی خراپی بارودۆخی داراییان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپ ژیان دەگوزارێنن بە تایبەتی لە دابینکردنی سوتەمەنی حکوومەت تەنها بەرمیلێک نەوتی بە هاوڵاتیان داوە کە ئەمەش بەشی وەرزی سەرماوسۆڵەیان ناکات. بۆیە هاوکاریەکانی بەخشین بەشێک لەو ئەرکە قورسەی سەرشانی ئەو هاوڵاتیە کەم دەرامەتانەی ڕەواندزی کەم کردەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.